لە خۆم لە چەندین گەڕک بوو مەڵمەدیری لێ بووە و پۆلیسی لێ بووە و ئاسایشی لێ بووە و خەمی خەڵکیانە خوارد و قوڵپاویان تۆ پرسیارێکت کرد من جواب دێمەوە بە قوربان باشەگە تۆ قسەیەکت کرد ڕائێکت دوێت من هاوڕانیم لەگەڵ هەڵسەنگاندنەکەت داوای لێبوردنت لێ یەکەم بۆم هەیە ڕائێکی جیاوازم هەبێ لەگەڵ ئەگەر بۆم نییە پێم منی ئەوەی کە من بینیم جاییشی وەدارم لەبەر خاتری من لەوێ نەبوو بن بەڵام ئەوەی کە من بینیم و ئێستش لەو ژوورە دانیشت بووین هەمویان تا ئەژنۆیان وەکو من قڕ و چڵپاو بوون بۆیە پێم وایە باسی پێش حەدەسەکە ناکەم لە کاتی حەدەسەکەەوە تاکو ئێستا خەڵک ماندوو بووە خەڵک خزمەتی کردووە خەڵک یارمەتی خەڵکی داوە دەستخۆشی لەوانە ئەەکەم کە خەمخۆرانە ئیشان کردووە سەبارەت بە پرسیارەکەی ترت گارنتی منم ئەوەی کەم تەرخەم بووە سزایە دەم